پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری راپۆرتێک لەسەر هەڵسەنگاندن و بە دواداچوونی وەزارەتی دارایی بڵاو دەکاتەوە و ڕای دەگەێنێت کە وەزارەتەکە لە چەندین ئەرکی خۆیدا سەرکەوتوو نەبووە و چەندین کاری نایاسایی ئەنجام داوە. عومەر گوڵپی پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان لەو هەڵسەنگاندنەدا کە ئەنجامی داوە دەڵێت پێوەری ئەم هەڵسەنگاندنە بە دواداچوونی پەرلەمانی و یاسای وەزارەت و ڕێنماییەکان و راپۆرتە داراییەکان و راپۆرت و هەڵسەنگاندنی دیوانی چاودێری داراییە. بەپێی هەڵسەنگاندنەکە وەزارەتی دارایی سەرکەوتوو نەبووە لە کۆکردنەوەی داهاتوو تا ئێستاش داهاتی هەرێم بە شێوەی سیستەماتی کۆ ناکرێتەوە و بە تەواوەتی لە ژێردەسەڵاتی وەزیر و وەزارەتی داراییدا نییە. هەروەها ئەم وەزارەتە توانای داڕشتنی بەرنامە و پلانی نییە بۆ دەربازبوون لە قەیرانە ئابووری و داراییەکان. لە راپۆرتەکەدا هاتووە وەزارەتی دارایی شەفاف نییە لە داهاتوو خەرجیەکان، ژمارەکانی داهاتوو خەرجیش دەشارێتەوە، سەرەڕای ئامادە نەکردنی ژمێرەی کۆتایی و نەناردنی بۆ دیوانی چاودێری دارایی و لیژنە پەیوەندیدارەکانی پەرلەمان بۆ وردبینی. هەروەک دیار نییە وەزارەتی دارایی لە کارە داراییەکانی پشت بە چی یاسایەک دەبەستێت و نەبوونی یەک شێوازی مامەڵە لەگەڵ داهات و خەرجیەکان و نەبوونی بەرچاوڕوونی لەسەر بڕی قەرزەکان و چۆنیەتی گەڕانەوەیان. وێڕایەندامبوونی وەزیری دارایی لە ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز، بەڵام نەوت وەکو گەورەترین سەرچاوەی داهات لە دەرەوەی دەسەڵاتی وەزارەتی داراییە و نەیتوانیوە کەمترین ئاگاداری لەسەر هەبێت. بەپێی راپۆرتەکە وەزارەتی دارایی لەم خاڵانەی خوارەوە شکستی خواردووە. ڕێخستن و داڕشتنی یاسای بودجە کە یەکێکە لە ئەرکە سەرەکیەکانی، بنیاتنان و دامەزراندنی سندوقی خانەنشینی و مسۆگەرکردنی موچەی خانەنشینان و پەرەپێدانی داهاتەکانی، ئیدارەدانی سندوقی ژینگە و چۆنێتی پاراستن و خەرجکردنی داهاتەکانی، ئیدارەدانی سندوقی شێرپەنجە و پاراستنی هەموو داهاتەکانی، بنیاتنانی سیستەمێکی بانکی پێشکەوتوو، دامەزراندن و بنیادنانی خزمەتگوزاریە بانکی و بە ئەلیکترۆنیکردنی، دروستکردنی هەژماری بانکی بۆ موچەخۆران، وەرگرتنەوەی قەرزی بازرگانی لای ژمارەیەک بازرگان و سەرمایەدار کە بڕەکەی زیاتر لە 902 ملیار دینارە، بەردەوامی قاچاقچێتی و گەندەڵی لە خاڵە سنووریە گومرکیەکان. لەلایەکی دیکەوە وەزارەتی دارایی چەندین کاری کردووە کە دوورن لە یاسا و ڕێنمایی بەرکارەکانی هەرێمی کوردستان، لەوانەش ئەنجامدانی گرێبەست لەگەڵ ژمارەیە کۆمپانیا بۆ کارکردن لە خاڵە سنووریەکان کە بەشێکیان زیادن و یاسایی نین و تەنها کۆکردنەوەی پارەیە بۆ ژمارەیە کۆمپانیا و ئەوانەی لە پشتە و کۆمپانیایەوەن. پێشنیازکردنی ژمارەیەک بڕیار بۆ ئەنجومەنی وەزیران بە پێچەوانەی بنەما دەستوری و یاسایەکانەوە، وەک پێشنیازی وەرگرتنی باج لە ئۆتۆمبیلی تایبەت و باجی ڕاستەوخۆ لەسەر خواردنی هاوڵاتیان لە چێشخانەکان و زیادکردنی ژمارەیەک باجی دیکە. پێدانی پارە بە هێندێک دامەزراوە بەبێ بوونی هیچ یاسا و داتا و زانیاریەک و وردبینیەک لە لیستەکان و جیاکردنەوەی بندیوارەکان.